سڵاو، من شەهاب خوێندکاری زانکۆی وێژیم لە بەشی دیپلۆماسیەت و پەیوەندیە گشتیەکان لەگەڵ هاوکارانم ئەحمەد و هەستی. لە ئێستادا ئێمە لە هەوڵداین بۆ بەدەستهێنانی بزنسی تایبەتی خۆمان لە ڕێگەی بیرۆکەی دروستکردنی گەشەپێدەرێکی سروشتی بە ناوی کاژاو، کەوا ئەم گەشەپێدەرە هاوکارە لە گەشەپێدانی بەروبوومی کشتوکاڵی لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی بە تایبەتی، و ئەم گەشەپێدەرە پێگاتووە لە چەند موادێکی سروشتی کەوا ئەتوانێت بە شێوازێکی سروشتی و ئاسان و هەروەها تەندروست بتوانێت گەشە بە بەروبوومە کشتوکاڵەکانمان، چونکە لە ئێستادا کەفی کشتوکاڵ لە کوردستان و لە سلێمانی بە تایبەتی لە گەشەپێدانێکی تەواو هەیە، و ئێستا بەروبوومە کشتوکاڵیەکان لە ڕێگەی چەند موادێکی کیمیاویەوە کەوا زەرر بە خاک و خۆڵی کوردستان و هەروەها تەندروستی هاوڵاتیانی دەگەینێت. بۆیە ئێمە ئەم بیرۆکەیمان ڕەنگژات و هەروەها لە هەوڵداین بیکەین بە بزنسی تایبەتی خۆمان وەکو چەند گەنجە و هیوادارین سوود بگەیەنێت بە خاکە ئازیزەکەم. توانیمان سەرکەوتن بەدەست بێنین لە بنیادنانی بزنسەکەڵانە، ئەویش لەبەر چەند هۆکارێک. یەکەمیان ئەوەیە کە ئێمە وەکو تیمێک ئیشمانەکرد بە بەردەوامی لە ریسێرچکردن لە بازاڕدا و هەروەها گەڕان بە دوای ویستی موشتەریەکانمانە. و دووەم هۆکار ئەوە بوو کەوا کەرەسەخامەکانی ئێمە لە ناو وڵاتی خۆمانە بەردەست بوو، و هەروەها سێم هۆکار ئەوە بوو کەوا ئێمە توانیمان پرۆداکتەکانمان یاخود بەرهەمەکانمان وەکو تێست بدەین بە موشتەریەکانمان بۆ ماوەیەکی کاتی کەوا بتوانن بزانن تا چەند سوود لەم بەرهەمە ئەبینن. و بۆیە ئامۆژگاریم بۆ گەنجانی ئازیز ئەوەیە کە بتوانن پەرەبەر بە تواناکانیان و هەروەها ڕۆژانە زانیاری تازە وەربگرن و بەشدار بن لە خولی ڕاهێنانەکانە. ئێمە هۆکارێکی سەرکەوتنمان ئەوە بوو کەوا بەشدار بن لە خولی ڕاهێنانی کارسازی لە ڕێکخراوی 5 Labs، کەوا توانیمان لەوێ پەرەبە بزنسەکەمان بین و هەروەها بە شێوازێکی ئەکادمیدای بمەزرێنین و بگەین بۆ ئامانجەی کە ئێمە ئەمانە کە ئەویش ئەمڕۆ ئێمە بووین بە خاوەنی بزنسی خۆمان. و هەروەها ئامۆژگاریم بۆ گەنجانی ئازیز ئەوەیە کە چاوەڕێی هیچ کەس و لایەنێک نەکەن، خۆیان بتوان ببن بە پاڵپشتی خۆیان بۆ ئەوەی کە ئامانجەکانیان بپێکن.